ناوم عدنان کاکەیە لە بواری خۆشنووسیدا کار دەکەم. هەر لە مناڵیەوە خولیای هونەری خۆشنووسی بووم، حەزێک بوو لە ناخما، حەزمە کرد لە ئایندەیە با بڵێن کارێک بکەم کە ناوێکم هەبێت لە ناو خۆشنووسیە لە بواری خۆشنووسی. تا گەیشتەوەی ساڵی 2000 بەڕاستی دەستم پێ کردەوە بە یاساکان و ڕێنمایەکانی خۆشنووسی، بۆیە دەستم پێی کرد بە کاری خۆشنووسی و من لەدایک بوو شاری کەرکووکم ساڵی 1970 لە کەرکووک هاتوومەتە دنیاوە. مامۆستایەکم پیا کرد، ئەو مامۆستایە مامۆستا مزەفەر مەحموود عەزیزە، ئەویش خەڵکی کەرکووکە، مامۆستای هونەری خۆشنووسیمە. پەیوەندیم بە ژمارەیەک لە هونەرمەندان و خۆشنووسانی کەرکووکەوە کرد تا بتوانم سوودیان لێوەرگرم لە ڕووی ئەزموونەوە، لە ڕووی ڕێنماییەوە، لە ڕووی ئامۆژگاریەوە، تا گەیشتمە ئەو ڕادەی کە بتوانم بەشداری لە فیستیڤاڵ و پێشانگا و پێشبڕکێکانی ناوخۆ و دەرەوەی وڵاتیش بکەم، واتان نێودەوڵەتیەکان. توانیم لە چەند ساڵی ڕابردوودا با بڵێ نزیکەی 20 ساڵ ئەزموونم هەیە، توانیم هەندێک خەڵاتی باش بەدەست بێنم لەسەر ئاستی جیهانی، لەسەر ئاستی نێوخۆیی. خەڵاتی یەکەمم هێناوە، دووەمم هێناوە، سێمم هێناوە، پاداشتم هێناوە. بڕوانامەی ڕێزێنانم هەیە لەلایەن ئەو فیستیڤاڵ و پیشانگانی بەشداریم پێدا کردووە. لەلایەن ئەکادیمیای مسر بۆ پەرەپێدان و ڕاهێنان بڕوانامەی دکتۆرای فەخریم پێبەخشرا، زۆر سوپاسیانەکەم. تا ئێستاش بەردەوامم لە خۆشنووسی و بەشداری هەموو، ناتوانم بڵێم هەموو، بەڵکو زۆربەی فیستیڤاڵ و پێشبڕکێکان دەکەم. خۆشنووسی خۆی لە خۆیدا بەهرەیەکە، یعنی بەهرەیەکە لە ناخی هەر کەسێکە هەبێ ئەتوانێ زیاتر پێش بکەوێ، پێشکەوتن بەدەست بێنێ. بەڵام ئەگەر هەرێکێک هەر حەزیشی لێ بێ ئەتوانێت تا ڕادەیەک یعنی فێری هونەرەکە بێت. زیاتر لە 10 شێوازی خۆشنووسی هەیە، جۆر هەیە. خەتەکانی سولس و نوسخ و دیوانی و ڕوقعە و جەلی دیوانی و ئیجازە و فارسی و کوفی، هەموو ئەوانە هەیە. نزیکەی زۆربەیان ڕاهێنانم لەسەری کردووە و ئەتوانم بینووسم. زیاتر خەڵاتەکانم و بەشداریکردنەکانی من لە خەتی جەلی دیوانی و دیوانیە. نەخشەسازی، کاری زەخرەفە و نەخشسازی و ئەمانە پەیوەندیەکی پتەوی بە کاری خۆشنووسیەوە هەیە، بەڵام تەنها ئەو کارە چونکە ئیشەکە گوڵ و نەخشە و ئەو شتانەیە، ئەوانە بۆ جوانکردنی ئەو نووسینانەیە کە بە خۆشنووسی ئەکرێت. جاروا هەیە بتەوێ وێنەی کەسایەتیەکی ناودار یاخود کەسایەتیەک لە دڵا شیرین بێ مەسەن لەلات، بتانی بە ڕێگەی خۆشنووسیەوە ئەو شێوازە دەرکەی، ئەتوانێەوە بکەیت. بەش بە حاڵی خۆم ئەو کارم کردووە. ئێمە کۆمەڵی خۆشنووسانی عێراق هەیە، بەو پێی ئێمە لە کەرکووکین، کەرکووکیش لە ڕووی دارەیەوە سەر بە عێراقە. کۆمەڵی خۆشنووسانی عێراق لەقی کەرکووکمان هەیە، من ئەندامی کارام لەو کۆمەڵەیە. بەنسبەت خەڵاتەکانمەوە، خەڵاتم هێناوە لەسەر ئاستی کوردستان ساڵی 2009 یەکەمم هێنا، خەڵاتی یەکەم بەدەستهێنا. لە هەمان ساڵ لە شاری سلێمانیش یەکەمم بەدەستهێنا. لە شاری نەجەف بەشداریم کردووە، جارێکیان دووەمم هێنا، جارێکیان خەڵاتی ڕێزێنانم هێنا. چەندین جاریش لە وڵاتانی دەرەوە لە شاری ئەستەمبولی تورکیا پاداشتم بەدەستهێناوە، خەڵاتێک پاداشتە. هەروەها بەشداریم لە چەندین پێشبڕکێ و فیستیڤاڵەکان کردووە، لە سووریا، لە مەغریب، لە دووبەی، لە ئەستەمبول، لە میسر. ئێستاکە خەریکی کاری خۆشنووسیم و بەردەوامم هەر لە کاری خۆشنووسی. هەروەها سەرقاڵم بە کاری ڕاگەیاندنیشەوە، وەکو کارمەندێکی ڕاگەیاندنی تەلەڤیزیۆنم، بەوەشەوە سەرقاڵم.